ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم چوانە نەحواڵتان ئەو هەفتەیە شێوم نابینن لەبەرەوەی لەبەرهەندە کۆکاری بەڵام لە هەفتەی داهاتوو ئینشاءالله بە کامێرەوە هەموو شتەکان ئاسایی دەبتەوە با یەکسەر دەست بە هەواڵەکانی ئەو ڕۆ بکەین چاوتان ماز دەکەم تکا دەکەم لایکی ڤیدیۆ سەبسکرایب لەبیر نەکەن کۆمەڵە هەواڵەکی زۆرمان هەیە ڕۆ باسی بکەین با بە پلەیستێشن پڵەس دەست پێ بکەین لەو مانگەی پلەیستێشن پڵەس سێ یاری داتە گەیمەران لە مانگە باشەکان نییە لە مانگە زۆر خراپەکانیش نییە بەڵام شتێکی باش تێدایە کە ئەوی ژیاری ئەپلەیک تێل ئینسنسە بەڵام بەداخەوەم بۆ ئێوەی خۆشەویست ئەو کەسانێکەوە پلەیستێشن چواریان نییە چونکە ئەو یاری تەنیا لەسەر پلەیستێشن 5 بە کواڵیتی پلەیستێشن 5 بەردەست دەبێت بەڵام جەماعەتی پلەیستێشن چواری دوو یاری وەردەگرن یەکەیان کال ئۆف دیوتی بلاک ئاپس 4 وەروە یاریەکەی دیکەش WWE Battle Royale Battleground Battle نازانم چ یاریم لەلا گرنگ نییە بلاک ئۆپس زۆر لەلام گرنگ نییە بەڵام یاریەکەم نییە لە بۆ من شتێکی باشە و یاریێ بەدەست دەخەم دەیخەمەسە کۆلێکشنەکانی خۆم بەڵامە پلەیک تیل تا کەستە نەمکردی هەرچەندە لەسەر گیم پاسی ئەکسبۆکسەکەشم بەردەستە بەڵام بە کواڵیتی پلەیستێشن 5 و ئەکسبۆکس سیریز ئەو زارە تاقی دەکەمەوە بینە سەر لایڤ گۆڵدی ئەکسبۆکس هەرچەندە یاریەکان زۆر باش نینە بەڵام گیمەران تێدەگەن لە وەزعەکەی کە دەزانن مایکرۆسۆفت بە ئەنقەس دەوێت ئەو یاریانە دابنێت تا خەڵکی گەیم پاس بەکاربینن کە لە گەیم پاسی یاری باشتری تێدایە لایڤ گۆڵد ئەو مانگەش وەکو مانکانی دیکەیە بزەوت یاری زۆر باشی تێدا نییە بینە سەر گەیم پاس کە ئەو مانگە کۆمەڵ یاریی باش تێدا لۆ نمونە لیمبۆ تێدایە کردتاوە کوێستە نەچان کردیە واروەها نیت فۆر سپید هۆت پرسیوتی تێدا کە ریماستەر کرایتەوە بزانم یاری باش تێدا خراپ نییە تا کوێستە نازانین یاریەکانی پلەیستێشن ناو کامانن بەڵام پێشبینی دەکرێت چەند یاریی باشی تێدا بیتن پێشبینی دەکەین چەند یاریی باش تێدا بۆ نمونە Red Dead Redemption 2 Judgment God of War و Nioh 2 ئەو یاریانە پێشبینیە بەردەست بن وەروەها هاوڕێیان هەواڵێک هەیە دەڵێ لەوانە یاری Red Dead Redemption 2 لەسەر PS نابی تەنیا بە شێوەی داوڵۆد بەردەست بی کە مانگەکی خراپ نابی بەڵام بابزانین ئەو دەنگوی ڕاست دەدەچی یاخودنا هەفتەی داهاتوو زیاتر بۆمان بەدیار دەکەوێت بێگومان تەمنێڵی ڤیدیۆکەتان بینی باسی جیتی 6 بکەین ئێستا با باز بکەین دەنگویەکی یەکجار گەورە دەتوانین بڵێن لینکە فەرمی هەیە کە دەڵێ یاری جیتی 6 تاوەکو ساڵی 2025 بڵاو دەکرێتەوە لەلایەن کۆمپانیای ڕۆکستاریەوە هەرچەندە تەنیا دەنگۆیە بەڵام پێشبینیەکان یەکجار زۆرن کە دەڵێن یاریەکە لە ساڵی 2025 بڵاو دەکرێتەوە بە فەرمی تێک تو ئینتراکتیڤ یاخود کۆمپانیای تێک تو لە بۆ کۆمپانیای ڕۆکستاری کۆمپانیایکی دیکەی کڕیتەوە بە ناوی داینامیکس ئەکس کە ئیشیانسیە دروستکردنی جوڵەی دەموچاوە فەیشڵ ئەنیمەیشنە کاپچەرە وا دەکات دەموچاوی کارکتەرەکانە و کەسانی کە کارکتەری ڕئیسینە زۆر بە جوانی و لە ڕاستی بچن پێشبین دەکرێت و تەکنۆلۆژیایی کە تێک تو کڕیتیەوە لە بۆ ڕۆکسای لە جیتی 6 بەکاربێ لە هەمان ئەو دەنگۆیانە ئەوە دروست بە کە دەڵێن 2025 یاریەکە بڵاو دەکرێتەوە ئەوە 2025 تۆزێک دوورە بەڵام لە ساڵ لەوانەیە پێشبینیەک هەیە کە دەڵێت لە ساڵی 2023 ئەگەری هەیە یاری بووڵی بڵاو بکرێتەوە بەهۆی ئەوەی کە گەیمەران دەڵێن ساڵی 2025 جیتی 6 بڵاو دەکرێتەوە دەنگۆی ئەوەش بڵاو کرێتەوە کە یاری بووڵی دوو بە فەرمی ئەویش لە کارکردنە و ڕۆکستار لەوانەیە تاوەکو ساڵی 2023 بڵاوی بکاتەوە هەرچەندە من زۆر باوەڕ بۆ دەنگوێ ناکەم ئەو دەنگوێ تەنیا لە هەندێک ماڵپەری بڵاو کرێتەوە زۆر سەرچاوەکانی بەدڵ نییە بەڵام دەنگویە وتماگەدار بن پێشبینی دەکرێت هەموو شتێک لەوانەیە دەرچی زۆر زار پێشبینی زۆر شتمان کردی ڕاست دەرچووە بەتایبەتی یەک دوو هەواڵم هەیە ڕۆکە هەفتەی داهاتوو پێشبینی ماکە ڕاست دەرچوو بووڵی دوو لەوانەیە پێش جیتی 6 بڵاو بکرێتەوە بێمە سەر هەواڵەکی دیکە بە باسی یاری God of War Ragnarok بکەین کە بڕیارە بە فەرمی لە ساڵی 2022 بڵاو بکرێتەوە بەڵام هاوڕێیان هەواڵەکی ناخۆشمە لەسەر God of War Ragnarokی هەواڵە ناخۆشەکەش بریتە لەوەی کەەوە دەنگوەیەکی نوێ هەیە پێشبینی دەکا کە کریتۆس لەو یاریە بمری و میثالۆجیەکەی نۆرسی کە داچی ئەیتریەسی لەسەر دیوارەکان نەخشاندە بووی ببتە ڕاستی و لەو میثالۆجیەش عەرسە زواداندرا کەوا دەبی لۆکی دروست بیتن واتە ئەیتریەس ببتە لۆکی و شوێنی کریتۆسی بگرتەوە کە هەنگاوەکە لەوانێ زۆر بەدڵم نەبی و لەوانێ ئەنگۆش بەدڵتان نەبیت پێشبینی دەکرێت ئەو یاریە لە 2022 بڵاو بکرێتەوە دەنگوێشی نوێ هەیە دەڵێن لە مانجی چواری 2022 بڵاو دەکرێتەوە لەسەر پلەیستێشن 4 و لەسەر پلەیستێشن 5 بەردەست دەبیتن ئەکید لەوەی وا پێشبینیش دەکرێت لە هەفتەی داهاتوو یان دوو هەفتەی داهاتوو لە ستیت ئۆف پلەیەک یاخود کۆنفرانسێکی پلەیستێشن جا ستیت ئۆف پلەی بیان کۆنفرانسێکی یاساییبی یەکەم گەیم پلەی ئەو یاریە بە فەرمی ببینن خۆتان حازرکەن God of War Ragnarok لەوانەیە بەدڵی هەمووان نەبی ئەکید بن لەوەی گەیم پلەی بەو زوانە دەبینین من وەک خۆم حەز دەکەم God of War Ragnarok شتی جیاواسی لای بەڵام حەز ناکەم کریتۆس بمری ئەیتریەس بێتە شوێنی بەڵام لەوانەیە کاری بکە
بێگومان هەواڵەکی ناخۆشم پێوتن لەسەر پلیستیشنی نۆری هەواڵەکی یەکیت خۆشە بەڵام تۆزەگی عادیشە بە باسی یاری گۆست ئۆف سوشیما دایرەکتەرز کەت بکەین لە هەفتەی ڕابردووتم دەنگۆ هەیە پێشبینی هەیە و دەنگۆیەکان و پێشبینیەکان ڕازدەچونکەوە بابەتێکی نوێ لە بۆ یاری گۆست ئۆف سوشیمای بڵاو دەکرێتەوە یاخود دوورگەیەکی تەواو نوێ بە ناوی ئیکی ئایلند یاخود ئیکیشیما هەفتەی ڕابردوو باسم کرد بڕیارە لە 20 مانجی 8 ئەو ئەپدەیتە بەردەست بیاخود ئەو ڤێژنە بڵاو بکرێتەوە گەیمەران چاوەڕوانی چ بکەن لەوەی چەند شتێکی نوێ لە بۆ زیاد دەکرێت بۆ نمونە ئیکی ئایلند دوورگەیەکی تەواو نوێ زیاد دەکرێت دوورگەکە زۆر گەورە نابی بەڵام چیرۆکی تەواوی نوێی هەیە واتە دیLCەکە کارکتەری نوێی تێدایە دوژمنی تێدایە واروەها لە بۆ جەماعەتی پلیستیشن 5 3D ئۆدیۆ زیاد دەکرێتن و یاریەکە دەتە 4K 60 فریم واروەها هاپتیک فیدباک لە بۆ کۆنترۆلەرەکەی زیاد دەکرێت هەر لە بۆ جەماعەتی پلیستیشن 5 لیپسینجی ژاپۆنیەکە زیاد دەکرێت بۆ پلیتاریش دێشتا بزە بەداکی نیمە بەڵام یەک کێشەی هەیە ئەو ئەپدەیتە نوێ ئەوی ژەوەیەکەوە بە پارەیە بۆ کەسانی کە یاریەکەیان هەر نییە لە ناو پلیستیشن ستۆر نرخی $60 لەسەر پلیستیشن 4 و نرخیشی $70 لەسەر پلیستیشن 5 بۆ کەسانی لەسەر پلی 4 یاریەکەیان هەیە پێویستە $20 بدەن ئینجا ئەو ئەپدەیتە نوێیانە وەردەگرێت بۆ کەسانی لەسەر پلیستیشن 5 یاریەکەیان هەیە پێویستە $30 بدەن و کەسانەی ئەو ڤێژنی ئەو یاری بکڕن بە $60 لەسەر پلیستیشن 4 بیانەوێ کاتەکە پلیستیشن 5 دەکڕن بیگوازنەوە پێویستە $10 بدەن تاوەکولیان ئەپگرێد بکرێتەوە زۆر خەڵک لە شتێ زۆر ناڕازی بوون من وەکو خۆم پێم ئەو $10 شتێکی پێمان نابوو ئەوەی ئاخری بەڵاموانی دیکە لەوانەیە بڕێت تێپسی لەبەرەوەی بابەتی نوێ دەبوو یاریەکەی زیاد دەکرێت دڵخۆشن یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن کاتی هەواڵەکی دیکەی ناخۆشە Call of Duty 2021 لەوانەیە بەدڵی هەمووان نەبی بە تایبەتیش بەدڵی من نەبی چونکە من زۆر ڕقم لە یاریەکی Call of Dutyە خەیاڵی زانستی بی هۆکارەکەش چییە دەنگوەیەکی نوێ هەیە لە ماڵپەر سکرین ڕات بڵاو کرایەوە دەڵێ یاری Call of Duty 2021 واتە یاریەکەی ئەو ساڵ کۆدنەیمەکی هەیە بە ناوی سلیپ ستریمیش ئەگەر شارەزایی تۆزێک ئەدڤانس وارفێری بن ناو کۆدەکە بەکاردێت لە بۆ هەندێک چەک وەستیحی داهاتوویانە وەروە بازانەکەش پێیان دەوترێت سلیپ ستریم کەواتە پێشبینیەکان بەو شێوازەنە کە دەڵێ یاریەکە بەهۆی ئەو ناوەی ئەگەر کۆدنەیمەکەی تەواو بیتن بۆ شێوازەبی کەواتە باسی جەنگی جیهانی دووەم دەکات بەڵام بە شێوەیە ئالتەرنێت یونیڤەرس واتە باسی زەویەکی خەیاڵی دەکا کە لەوانەیە باشی شتی خەیاڵی زانستی دابی لەگەڵ جەنگی جیهانی دووەم تێکەڵی بکاتەوە لەوانەیە بەدڵی هەموو کەسێکی نەبی یەک لەوانە منم حەز ناکەم شتی خەیاڵی زانستی لە ناو یاریی وەکو Call of Duty ببینم بەڵام زۆر گەیمەر هەیە حەزی لێ دەبێت بۆچوونی ئەوە وەگرم ئاپێتان وایە ئەو یاریە فەشالەت دەینی ئەگەر بێت و خەیاڵی زانستی زیاد بکە یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن لەو هەفتەیە پلیستیشن کارێکی زۆر باشی ئەنجامدا ئەوشتی کرد ستودیۆی هاوس مارکی کڕیەوە کە یاری ریچەرناڵیان دروست کرد من یەکسەر لە تویتر لە بۆم نووسین ئایا سیف پوینت لە بۆ یاریەکە زیاد دەکەن یاخود خۆشناوانە دابەزمەوە سەرتان بەڵامیان نەدامەوە بێگومان وەڵام نادەنەوە ستودیۆی هاوس مارک بە چەند یاریەک بەناو بانگە بۆ نمونە سوپەر ستاردەست HD و دێد نیشن ئەو جارەش بە یاری ریتەرناڵ کە یاریی زۆر سەرکەوتووە گەیمەرێکی زۆری پلیستیشن 5 و یاریان کڕیە بۆیش سۆنی سەرکەوتنی ئەو ستودیۆی بینی اینجا ستودیۆکی کڕیەوە واتە سۆنی وەکو مایکرۆسۆفتی نییە بچین لەورە لە ڕاست و چەپ ستودیەکان بکردەوە سۆنی وەکو لە مقابلە نوێیەکەی هەرمنی هەیە کە سەرۆکی ستودیەکان پلیستیشن دەڵێ ئێمە یاریەکان دانە هەڵدەبژێرین اینجا ستودیۆکان هەڵدەبژێرین لە بۆ کڕینەوەیان واتە دەبی چەند ساڵە کاریان لەگەڵ ستودیۆەکە کردبی اینجا ستودیۆکە هەڵدەبژێرن چۆن ئینسۆمنیاکیان کڕیەوە کە چەندە قازانجیان لە ئینسۆمنیاکیش کرد دو یاری سپایدەرمانیان لە بۆ دروستکردن ڕاچێداکڵاچیان دروست کرد واروەها دەنگۆ نییە تقریبان 100% پلیستیشن ستودیۆی بلو پوینتی کریتەوە بەڵام چاوەکو ئێستا ئاشکریان نەکرایە بەڵام ئەکید بن بلو پوینتی کریتەوە کە دیمن سۆڵسیان ریمەیک کردەوە لە چەند مانجی ڕابردوو لە بۆ پلیستیشن 5 ئەویش ئەکید بن لەوەی دەیبینێن بێمە سەر ڕخنەگرتن لە کۆمپانیای سۆنی چەند ڕخنەکە لەوانەیە ڕخنە نەبی بەڵام زۆر خەڵک لێی ناڕازی بن ئەویژەوەی سۆنی $25,000 لە هەر پەرەپێدارێکی وەردەگری ئەگەر بیەوێتن یاریەکەی کە دروستیان کردیە لە پەڕەی سەرەکی یاخود لاپەڕی سەرەکی پلیستیشن ستۆری هەبی کە زۆر گەیمەر لێی ناڕازینێ دڵ شتێکی ناشیرنەوە شتە بەڵام هاوڕێن هەموو دنیا بۆ شازەکان تەنانەت لەسەر ئەکس بۆکسیش یەکێک بیوێ ڕکلامی یاریەکەی خۆی بکات لە پەڕەی سەرەکی هەبی پێویستە $25,000 بدەوەتە 2 دەفتەر و نیو بدە پارەکە زۆرە لە بۆمە بەڵام لە بۆ پەرەپێدەرەکان پارەکە زۆر ناکاتن ئەگەر بیانەوەی یاریەک $1 ملیۆن لێ قازانج بکەن زۆر گەیمەر لێ ناڕازینە منیش پێم سەیری ئەو شتە هەیە بەڵام بۆمان بەدیار کرد کە ئەو شتە هەیە لەناو هەر هەمویان بێمە سەر هەواڵەکی یەکجار ڕاقین دێد سپەیس
وەکو ڕزدن ئیڤڵی ستایلەکەی ڕیمێک دەکرێتەوە چۆن دێت سپیس پێشبینیەکان یەکجار زۆرن تەنانەت دەنگوی گەورەمانێتەنان لۆگۆی یوتیوبەکەی چەناڵ یوتیوبی دێت سپیسیان گۆڕی لەو هەفتەی EA کەواتە 22 مانجی هەفت ئەکید بن لە کۆنفرانسی EA دێت سپیسی لەوانەیە بە شێوەی ڕیمێک ببینینەوە کە زنجیرەیاریەکە گەیمەرێکی زۆر داوای دەکات دێت سپیس ئەو جارە ڕیمێک دەکرێتەوە تا بەش یەکەمی دووبار دروست دەکرێتەوە بەڵام بە شێوازێک وەکو چۆن ڕزدن ئیڤڵ 2 لە شێوە کلاسیکەکەیان ڕیمەیک کردەوە لە بۆ شێوەیەکی ستایلی تازە لەوانەیە دێت سپیسیش بەو شێوازە نوێ بکەنەوە چێ دڵخۆشە چێ دڵخۆش نییە ئەروە بێگومان من ئەکەیت بن فیفاەتی نوێش دەبینین بەبێ گۆڕانکاری گەورە بەڵام لەوانە گەیمەران ناو قسەی دێم تۆڕە من بینە سەر جەماعەتی ئەکسبۆکسی کابن جەماعەتی هەردوو لایمە هاوڕیان ئێستا یاریەکانی ئەکسبۆکس یاخود ئەکسکلاودی لەسەر مۆبایلەکانی ئەپلی بەردەستە لەسەر iOS بەردەستە لەسەر PC بەردەستە لەسەر ئەندرویدی بەردەستە لە کۆتایی لەسەر iOS بەردەستە دەمێ باسی ئەوەی بکەم ئێستا لە ڕێگەی ئەپێک بەلای تێست فلای دەتوانی گەیم پاسی داوڵۆند بکەیت لەناو ئەو ئەپەی گەیم پاسی کە داوڵۆند کردیا بیکەیتەوە بەڵام دەبی ڤێرژنی گەیم پاس ئۆڵتیمێت دەبی ئینجا دەتوانی یاریەکانی گەیم پاس بە شێوەی ئەکسکلاود واتە لە ڕێگەی سێرڤەرەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەبێ داوڵۆند یاریەکان ئەنجام بدەیت بەڵام پێویستی بە ئینتەرنێتێکی باشە و پێویستی بە VPN-ی بەقۆتە لەبەرەوەی لە کوردستان یاخود عێراق کار ناکات تەنیا لە ئەمریکا کار دەکات ئەستا یاریەکان بەردەستان من تاقیم نەکردەوە تاوە کەسە چووکە VPN-ەکە وا دەکا ئەکسبۆکسەکەی گەیم پاسەکەی من کار نەکە ئەگە بەدەستم گەیشت لەوتان دەکەمە ڤیدیۆیەک ئینشاءالله فیل سپێنسەر ئێستا قسە لەگەڵ چێ دەکات لەگەڵ هەدیۆ کۆجیمای دەکات لەبەر چ لەبەرەوەی دەیەوەی یاری داهاتوی هەدیۆ کۆجیمای بینتە ناو ئەکسبۆکسی و ئەکید بن لەوەی دێتە ناو ئەکسبۆکسی دەبتە مەڵتی پلاتفۆرم لە مقابلەیەکی نوێ لە ماڵپەڕی گەیم بیت بیتن کۆجیما دەڵێ ئێستا پەیوەندی لەگەڵ ئەکسبۆکس زۆر باشە و چەندی بەپێی دەنگۆیەکانیش بی چەندی مانگە لەگەڵ فیل سپێنسەری لە قسەکردنە تاوەکو عقدێک بکە لە یاریەکەی نوێیەکەی خۆی لەسەر ئەکسبۆکسی بەدەستکەواتە نابتە ئەکسکلوسیڤی ئەکسبۆکسی دەبتە مەڵتی پلاتفۆرم واتە لە بۆ پلەیستیشنیش دێ لە بۆ ئەکسبۆکسیش دێ وەروە لەگەڵ پیسیش دێ بەڵام ئەکید بن لەوەی زیاتر لەوانەیە ئەو جارە عقدەکەی لەگەڵ ئەکسبۆکسی بی واتە ئەکسبۆکس پارەیەکی زۆر داتە کۆجیمای تاوەکو سپۆنسەریگەکی گەورەی یاریەکەی نوێیەکەی کۆجیمای بکەن کە زۆر کەس دەرێت سایلنت هیڵە بەڵام من باوەڕ ناکەم سایلنت هیڵ بی تازە بەبێ راپۆرتەشی نوێبی دەڵێ یاری ڕێد فۆڵ ئەو یاریە کە لە کۆتایی ئیڤێنتەکەی مایکرۆسۆفتی بیمان لە کۆنفرانسی مایکرۆسۆفتی بیمان کە فیل سپێنسەر خۆی یاریەکەی عاز کرد بەوا قسەی دەکرد کە گەورەترین یاری وانە دەڵێ لە ساڵی 2017ەوە یاریەکە لە بەرەمێنانە بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە بڵاو بێتەوە لەبەرەوەی کێشەی گەوری هەبووە وەروەها دەیانەوێت ستایلی یاریەکە بە تەواوەتی بگۆڕن ڕێد فۆڵ نازانم یاریەکە بزەبت چۆن دەبی چۆن نابی بەڵام لەلایەن هەمان ئەو ستودیۆ دروست دەکرێت کە یاریەکانی پرێیان دروست کردێت کە یاری زۆر باشن دیسۆنەردیان دروست کردێت کە یاری باشن بگومان ئەویش چیە ئەویش بەفێزدایە ئەو یاریە ستێڵ دەبیتن ئەو یاری کۆواپە ستایلەکەی سەرنجاکێشە ڤامپایرە شارێکی گەورەت لە بەردەستە وەرە شوتەرە و تایبەتە با کۆنسۆڵی ئەکسبۆکس بە تایبەتی و بڕیارە لە ساڵی 2022 لەوانەیە بڵاو بکرێتەوە بابینە سەر باتڵفیلدی هاوڕێیان باتڵفیلد عقدەچی لەگەڵ ئەکسبۆکسی کردیە کە ئەکسکلوسیڤ نییە بەڵام وەکو ئەکسکلوسیڤیە چۆن ماپەڕی EA ڕایگەیاندکەوە یاری باتڵفیلد 2022 لەسەر ئەکسبۆکسی باشتر کار دەکە یاشتەشی لەو بابەتێ چکە نووسیکیان ئۆفیشەڵ کۆنسۆڵ واتە ئۆفیشەڵ واتە کۆنسۆلی سەرەکی کە هەموو تایبەتمەندەکانی باتڵفیلدی دەسە کار بکە باتڵفیلد نوێیەکە کۆنسۆلی ئەکسبۆکسە من پێم وانە بۆ شێوازە من پێم وایە وەکو یاریەکانی کال ئۆف دیوتی لەگە پلەیستیشنی ها زۆرجار مۆدەچی یاری کال ئۆف دیوتی لە تەنیا لەسەر پلەیستیشنی بەردەستە دوای دێتە ئەکسبۆکسی پێم وایە ئەو عقدی ئەکسبۆکس و EAش بەو شێواز دەبی لەوانە یەک لە مۆدەکان زووتر لەسەر ئەکسبۆکسی بەردەستبی دوای بێتە لای گەیمەرانی پلەیستیشنی عقدەکە پێشبینی دەکەم بەو شێوازەی بی ئەکید بن لە 22 مانجی هەفت ئەو خەبەرە دەبینین لەلایەن EA بە فەرمی باز دەکرێت بێمە خەبەرێکی زۆر سەرنجڕاکێش بە باسی ئەو 10 ملیۆن دلاری بکەین یەک لە کاربەندەکانی ئەکسبۆکسی بای 10 ملیۆن دلاری گیفتکاردی دزیە وەروەها فرۆشتیتی کە لە ساڵی 2019 ئەنجامیدایە بەڵام تازە ئاشکرا دەبی بە تەواوەتی چونکە مایکرۆسۆفت نەیویستیە هەموو دنیا بزانی بەڵام ئێستا ئاشکرا بووە گیفت کاردەکانیش هەر دانیان لە بینی 15 بۆ 50 دلاری بووە تا 100 دلار تێدا نەبووە و ئەو کارتانەشی لە بازاری ڕەش فرۆشتیە بای ملیۆنان دلاریە ملیۆنان دلار کار دەکات 10 ملیۆن دلار ئەو کاربەندی ئەکسبۆکسی ئێستا ملیۆنێرە بەڵام بەداخەوە جیرەیە دەبی و پارەیەی لە مەحامی سەرفکە تاوەکو فیل سپێنسەر نەیکوژی لە مقابلەیەکی نوێی ستودیۆی ڕێمەندی ئینتەرتەینمنت ڕایان گەیاندکەوە یاری داهاتوویان یاخود یاری پاش کنترۆڵی
یاخود کنترۆل بەشی دووەم شتێکی لە بابەتەی با بڵێن تاوەکو هەموو تێبگەن یاریەکە گەورەتر دەبێ وەروەها فراوانتر دەبی و پارێکی زۆر زیاتری تێدا سرف دەکەن دڵخۆشم بەو خەبەرەی لەبەرەوەی کنترۆل یاریی زۆر تایبەت بوو من یاریەکەم تەواو کرد و پێم وایە چێکە لە باشترین یاریەکان بەڵام کێشەی تەکنیکی زۆر بوو لە سەبەتایبەت من لەسەر پلەیستیشن چاک کردیتم لەسەر پلەیستیشن 5 نەمکردێ کێسە کواڵیتیەکەیان چاک کردەوە بەڵام ڕێمەدی لەگەڵ ستودیۆی 505 بێکەوە دەڵێن یاری داهاتویان یاخود کنترۆل بەشی دووە بودجەیەکی زەبەلاحیان لە بۆدانایە واروها یاریەکە گەورەتریش دەبی بەڵام کاتی زیاتر پێویستە بابێ بەسەر هەواڵێک لەسەر یاری ڕێینبۆ سکس ئەکستراکشن هاوڕێیان لە بیرتانە من و کاکە حەمە و مامەزانە و کاکە ئاکام و مامەمیر بێکەوە لایڤێکمان کردەوە کۆنفرانسی یوبیسۆفتی بوو بە چناڵەکەم بەردەستە ڤیدیۆیەکە باسی لەناو کۆنفرانسەکەی باسی یاری ڕێینبۆ سکس ئەکستراکشن کرد کە یاریەکی کوواپی مەڵتیپلەیەرە لەگەڵ زۆمبیەکان یاخود دوژمنە سەیرەکان بە شەڕ دەی واتە گەیمەر بەرامبەر گەیمەر نییە هەندێک زانیاری نوێمان لەبەوە بەدیارکەتیە بەڵام زانیاریەکان بۆ شێوازنی نەتەنیا گەیمپلەیەکی نوێمان هەیە کە دەتوانین سەیری بکەیت لینکە دیسکریپشن دادەنێم زیاتر یەک گەمەی تەواو نیشان دەدا کە چۆن دەست پێ دەکات چۆن بەرەو کوێ دەڕۆ یاریەکەوە چۆن کۆتایی پێدێ زۆر معلوماتی جوانی تێدا لە بۆ خۆتان بڕۆن سەیری بکەن خۆشەویستانم بە باسی یاریەک بکەم کە ئەو ماوەی لە موبایل خەریکم بە ناوی دێد بای دەیلایت کە سەیرە ئەو یاریە بە شێوازە بەناوباگ نەبوو کاتی خۆی بەڵام ئێستا لەسەر فرۆژگای ستیمی لە پیسی یاریەکە زیاتر لە 100,000 گەیمەری ڕۆژانەی هەیە کە ژمارەیەکی یەکجار زۆرە و زۆربەی یاریەکانی دیکە حەسوودی بۆ یاری دەبن چونکە 100,000 کەس لە ناو ستیمی بەڕاستی زۆرە یاری دێد بای دەیلایت یاریێکی کۆواپی 5 کەسیە نەفرق دەبتە دوژمنەکە چوارەکە دیکەش دەبنە زەحیە لە بندستی دەبنە چۆن دەڵێ قوربانی دەبی خۆت لەسێ ڕزگاکەی و ئەو نەفرە دەبتە بکوژەکە دەبی هەر چواریان بکوژی یاخود چۆن دەڵێ داونیان بکات یاریی سەنجاتشە لەسەر موبایلیش بەردەستە لەسەر پلەیستیشنی بەردەستە ئەکسبۆکسی بەردەستە لەسەر زۆر شوێن بەردەستە تکا دەکەم تاقیکەنەوە سوودی لێ وەردەگرن حەز دەکەن پارەتان دەستکەوی لەناو یاری ڕێد دەد ڕیدەمشن 2 بە بەردەوامی ئەو شوێنە هەیە لەناو یاری ڕێد دەد ڕیدەمشن 2 کە بەردەوام بە بۆکسە شتێدا بۆکسەکە هەم ڕۆژەی خۆی پرپارە دەکاتەوە دەتوانانی ڕۆژانە بچێوێ بۆکسەکە گڵیچەکی دەکە پارە وەربگریەوە منطقەی ئەو شوێنەی دەکەوتە نزیکی قەبرستانی شەیدی بێڵی کە شەیدی بێڵی دەکەوێتە قەبرستانێکە لە ناو ئەو ناوچەیەکەوە زۆنگاوەکانی تێدایە و لەناو ئەو زۆنگاوانە شوێنی تێدایە کە چۆن دەڵێ بۆکسە شتێدایە ڕۆژانە گلیچەشی دەکە پارەکەی خۆی دووبارە پڕ دەکاتەوە بێگومان ئەو گلیچە بە ئەنقەس ڕۆکستار داینەیە بۆ کەسانێک کە یاریەکە دەکەن واتە گلیچەک نییەکەوە بڵێ بەهۆی نزانینەوە کریا بەقو بەزانینەوە کرایەتەوەکو لە ماوەی چەند ساڵی داهات و بیدۆزنەوە بێگومان 2010 یاریەکە بڵاوکرێتەوە تازە گەیمەران دۆزیوتیانەوە دەتانەوە ڕۆشن بیر بنەوە لە بواری ڤیدیۆکە این ڤیدیۆیەکی زۆر جوان هەیە بۆ کەسانی کە تۆزێک لە زمانی ئینگلیزی باشن سەیری بکەن باسی تەکنۆلۆژیای کۆن و نوێ دەکات باسی چەناڵی یوتیوبی هەرە نازداری دیجیتال فاوندری ڤیدیۆیەکی بڵاو کردەوە کە پلەیستیشن 5 و ئەکسبۆکس سیریەسی لەسەر تەلەڤیزیۆنی کلاسیکی CRT تاقی دەکەنەوە کە بەڕاستی نازدارە و ڤیدیۆ پیشیانی بینینە و معلوماتی زۆر گەورەی لەسەر فێر دەبی لەسەر هەم تەکنۆلۆژیای ڤیدیۆ گەیم تەلەڤیزیۆنی CRT بێگومان هەمووتان هەتان بۆ ئەو تەلەڤیزیۆنانە بوو کە پشتەکەیان زۆر گەورەیە شاشەکانیان کواڵەتیان ڕێزلوشنیان زۆر نازدارە لەسەر کاتەکە ئەو کۆنسڵە نوێیانەش تاقی دەکەینەوە کواڵەتیان زۆر نازدارە پیکسڵ نییە پێدەوترێت CRT تەکنۆلۆژیاکە سەیری و ڤیدیۆ بکەن زۆر نازدارە بە سوودی لێ وەردەگرن هاوڕێیان ئەو هەفتەیە $2 نابەخشین هەڵمانگرتەوە بۆ 1-2 هەفتەی داهاتوو دەمانەوێت هەندێک شتم لەبەردەست دەمێ ئەوانیش بکەم ئینشاڵڵا ئینجا دەست بە گیڤەوەیەکە دەکەینەوە بۆ ماوەیەکی کاتی دەیوەستێنم تکا دەکەم توڕەمە بن زۆر بەتان سووتان لێ وەرگرتێ ئینشاءڵڵا زیاتر سوودیش بە ئێوەی خۆشەویست دەکەین ئەو ئەڵقەیە جارە بوو هیوادارم سووتانێ بەگرتبی ببورن دموچاوی من نابینەوە هەفتەیە بێزار بنە دموچاوی من ئەم ڕۆژە 20,000 دەیبینن تا هەفتەی داهاتوو ڕێز خۆشەویستن قوڵ بکەن چاوتان ماز دەکەم تکا دەکەم لایکی ڤیدیۆ سەبسکرایب لەبیر نەکەن خواتان لەگەڵ